لە یەکێک لە یاریەکانی هەفتەی 26 خولێستێرەکانی عێراق زاخۆ لەسەر یاریگای خۆی و لە بەردەم پشتەفانانی پێشوازی لە نەفتی بەسڕە کرد. سپی پۆشانی خاوەن ماڵ هەرزوو سەردانی گۆڵی میوانەکەیان کرد. لا خولەکی دووناسەر محەممەدۆ یەمەنی زاخۆی با گۆڵ یەکەم پێشخست، یاردەدەی ناوبژوان بە بیانی ئۆفساید ڕەتی کردەوە. بەڵام دوای گەڕانەوە بۆ ڤار گۆڵەکە بۆ زاخۆ ئەژمار کرا. دوایم گۆڵە زاخۆ تەواو گەڕایەوە دواوە بۆ بەرگریکردن لە گۆڵەکەی. لەم دەرفەتە ئەحمەد سەعید نەیتوانی سوودی لێوەرگێت و گۆڵ یەکسانی بۆ نەفتی بەسڕە تۆمار بکات. سوور پۆشانی میوان بە دوای گۆڵ یەکسانی و وێڵ بوون. لەم هێشەش عەلی کاڵدمی گۆڵپارێزی زاخۆ بووە بەربەز لە بەردەم لێدانە سەرەکەی ئەحمەد زامل. ئەمەش دەرفەتێکی دیکەی مەترسیدار بوو بۆ نەفتی بەسڕە. تۆپ بە نزیک ستونەوە چووە دەرەوە. ئەحمەد سەعید دووبارە بەختی خۆی تاقی کردەوە. عەلی کاڵدم بۆی ئامادە بوو. نیوە یەکەم بە تاکە گۆڵەکەی زاخۆ کۆتایی هات. لا نیوەی دۆم نەفتی بەسڕە بەهۆی کەشە باراناویەکە شین پۆش بوو. زاخۆ لەم هێرشە تەواو نزیک بوو لە تۆمارکردنی گۆڵی دووەم. بەڵام گۆڵپارێزی تیپی میوان و ستون بوونە بەربەستی سەرەکی. نەفتی بەسڕە هەوڵەکانی بۆ ئەوە بوو بە گۆڵ یەکسانی بگات، بەڵام هێڵی بەرگری زاخۆ بوو بە دیوارێکی پۆڵین لە بەردەمیان. بۆ یاری بە سەرکەوتنی زاخۆ بە تاکە گۆڵێکی بێوەڵام کۆتایی هات. بەم شێوێ زاخۆ بە 46 خاڵ لە 25 یاری لا خانەی چوارەم مایەوە بۆ ڕکابەریانەکانی پێشەوەی ڕیزبەند. نەفتی بەسڕەش بە 22 خاڵ لە خانەی حەفدەی ڕیزبەندی و نزیک لە ناوچەی دابەزین مایەوە. حوسێن محەممەد، کەناڵی پێام.